ئێمە وەک چاودێری کۆمەڵایەتی هەموو ڕۆژ تقریبان سەردانی مەکتەبەکانەکەین بۆ ڕێنمایی بدەین و تەوعیە بدەین لەسەر ئەو مۆزوعە زەواج القاسرات. ئێمە دژی ئەو مەبدەە چونکە ئەوان هیچ تەمەناڵن و ئەوەش مەسئولیاتە زۆر گەورەتە دەکەوێت سەر شانیانە. غەیری ئەوەش بۆ لاینی نفسیەکەیان زۆر خراپە چونکە ناکرێ مناڵە یەکسەر هەویەکەی ئەگۆڕێ بۆ متەزەوجە، ئەوە زۆر زەحمەتە بۆیان، بۆ زۆر زەحمەتە تێگەیشتنی ئەو مووقفە. غەیری ئەوە لەلایەن فسیۆلۆجیەکە جسمیان هیچ ئامادە نییە بۆ ئەو مۆزوعە، هیچ تەمەناڵن پێ نەگەیشتون بۆ ئەو ڕادەیە. لەبەر ئێمە هەموو ڕۆژ تقریبان سەردانی مەکتەبەکانەکەین، تەحدیدەن پۆلەکان گەورەکان وەریەگرین، پۆلی 5 و 6 سەرەتاییە چونکە ئەوان تقریبان لە ئێمە تێگەن تر لەوێ باسێکرێ و تەوعیەیانەکەینەوە.